من ئێستا لە تانجەرۆم شۆفێری بارهەڵگرەکان لە تانجەرۆ گربوونەتەوە ناڕەزایەتی ئەوەیان هەیە کە باریان پێ نادرێ ئەو کەسانی کە کوردن باریان پێ نادرێ وەکو باسی دەکەن کە بار دەدرێ بە ئەو شۆفێرانەی کە خەڵکی ئێرانن منەچمە لای کاکڕزگا کە ئەنجومەنی شۆفێرەکان کاکڕزگا سڵاو لێبێ داواکاریەکەی ئێوە بە دیاریکراوی چییە گرفتەکەتان چییە؟ پێشێکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم عەزیزتان کێشاوە من وەکو شۆفێرێکی تەنکەری سوتەمەنی چەند ساڵە ئیش و کەسابەتمەوەیە معیشەتم لەسەرەوەیە وەکو خۆم کە شۆفێری سوتەمەنیم چەند ساڵە ئەم ئێرە بارانە قۆرەخکاری پێکراوە نایدەن بە سیارەی عێراقی نایدەن بە سیارەکانی خۆمان بە حوکمەوەی کە سیارەی ئێرانی دێت بە کرێیەکی کەمتر باریەکەن ئێمە لە کاتێکە باجۆ ڕسوماتێکی زەری بە ئەدەین ژینکە و ڕێگەوبانە دەین کۆمەڵە مەسروفی ئەم ناوشار و خزمەت گوزاریانی لەسەرشانی ئێمەیە کاتێک کە ئێمە ئەچینە ئێران و 700 دلارمان لێسێنن باجۆ ڕسوماتی ئێران لە بەشی خۆشمانە 150 دلار 600 دلارمان لێسێنن ئێرانی دێت کۆمەڵی قاچاقیەکە ئێمە نایکەین ناتوانین بیکەین ئەگەر بە کۆمەڵێک بەو قاچاقی کە ئەیباتەوە ئەم بارە باتەوە هێشتا قازانجێتی بار نادەن بە ئێمە ئەم باریشی وەکو عەشای سیارەی وەکو باتری وەکو تایەیە نە باتریمان ماوە نە تایەمان ماوە ئێستا من مەکینەیەکم کردێ بە 5 وەرەقە ئێستا چووم ئەڵێ بە 40 وەرەقە گێڕێکە گێڕی سیارەکەم شکاوە ئەڵێ بە 13-14 وەرەقە بۆ تازەیەکەم لە بەرەوەی کە ئێرانی ئەیبا هیچیان نێڵاوە لەم وڵاتەیە ئەو بارەی کە بارێکە نیوەیەکا بە ئاو گازەکە نیوەیەکا بە ئاوی با لەو بەرە ئاوی گازی تێکاتەوە ئێمە کاک ڕزگارەوەم پێ بڵێ ئەمە چیە کە بار نایە بە ئێوە وەکو ئیداری گشتی وەکو ئەم ناقلانەیە کە تازاتون ئەم ناقلانە پێشتر بەڕێز کاک ئارام ڕەزا بوو هیچ کێشەیەکمان نەبوو لەگەڵیا لەگە سایق ئاگونجا سایق لەگەڵەوە ئاگونجا ئێستا کۆمەڵێ ناقلیە نێناوە لەبەرەوەی کە ئێرانیەکان نەباجە دەن نە ڕسومات دەدەن لێرە باوەڕ و قەنەعاتم بەیەکی کۆمەڵێک سایقیشان بە بۆ دەرەچن کە قەپانی حکومەکەش ناکەن من خۆم شۆفێرم ئێستا سیارەکەم هاتووە ئەو بارش کە ئێمە بارێکن بە سیارێکی کەم لێرەوە تەلەفۆنەکەن بۆ ئێران ئەڵێن کاکەم بارە ئەم سایق ئێرانیانە بەتاڵ مەکەن عەزیەتیان بۆ بکەن مشکلیان بۆ دروستکەن لەبەرەوەی جارێتتر بار نەکەنەوە ئێرانیەکان بە کرێیەکی کەم بارەکەن لەبەرەوەی کە یەن بۆ ئێرە بۆ باریان بەس بۆ دوو ئیشیان بۆ قاچاقیەن باشە کری ئێوە چەنە کری شۆفێر ئێرانیەکان چەنە کرێی شۆفێر و عێراقیەکان بۆ نمونە ئێمە ئەڵێن کری ئێرانی ئێمە بێ بە کری ئێرانیەکە باریکەین بە 40 دلارە من 40 دلارەکە بەرامبەر 40 دلارە تەنی بە 40 دلارە نزیکەی 600 دلارەکە ئەم 600 دلار بۆ 700 دلار بۆ 800 دلارە من لەو بەرەوە 600 دلار زەریبەی ئێرانە دەم کە بە جادەکەیان ئاڕۆم لێرە 150 دلارم لێ سێنن سەر باقیش من کریەکەم لێوە لات تاو بووی کۆتایی بێت بۆم دەرنایەنێ بڕۆم ئەڵێ کاکە باری نادەمێ ئێرانیەکان بە کەمتر باریەکەن تا ئێرانیەکان وەسابن بار نادەن بە ئێمەش گربوونێنێتەوە کۆبوونێتەوە لێرە داواکارین لە ئیدارەی گشتی بێتە سەرخەت ئێمە وەکو براگەورەیە کە هەڵمان بژاردۆ کە دەنگمان پێداوە کۆمەڵی عەزیەتمان کێشاوە لە پێناویە بێ بەدەمانەوە بە براگەورەیە زانین بێ بەدەمانەوە ئێرانیەکان نرخیان چەنە بۆ تەنێک ئێرانیەکان نرخیان 40 دلارە 40 دلارە لە بەرەوەی بە 20 دلاریش باریکە نیشتا بۆیان دەرێنێت من بە 6 دلاریش بۆم دەرنایەنێ لە بەرەوەی من کە 700 دلار زەریبە ئەدەم جادۆبانی ئێران زەریبە ئەدەم داواکارم چەندین جا بەڵێنیان پێداوین هەمیشە چارەسەرەکەین لەگەر چۆڵمان کردووە ئەوان بەڵێنەکەی خۆیان ئاشکانووە ئەم جارە ئەگەر نێن بەدەممانەوە پرسمان پێ کردوون ئەگەر نێن بەدەم داواکارەکان خۆمان نەڵەسین بەویشە خۆمان ڕێگە لە تەنگەری ئێرانیەگرین بۆیە هاتوین پرسمان بە براگەورەکان کردووە دوایی نەڵێن ڕێگەمانگردن نەڵێن بۆ پرستان پێ نەکردوین ئەگەر ئەوەی سەری نەگرت سیارەکانمانە بین بۆ ئیدارەی گشتیای بین بۆ دایرەی زەریبە کاکە ئەوە سیارەکانی ئێمە گردندا نازابێ باج و ڕوسیمانمان بۆ نادرێ بۆمان بەخێو ناکرێ دەستەکانە خۆش بێ چەندێکە بارێ نەکردووەتەوە تقریبا 2 مانگە هیچ دەرچوونێکمان نەبوو لە ماڵە دانیشتوین جارە داخلیکی هەولێر هەبوو ماکردی ساویشان نێڵاوە وەڵای تر برادێک دەستی گرتووە بە سەوازەکە ئەم برادەرە خۆی بڵێن باروشتەکە ئەنێرە بۆ ئێران وەکو مندووبێک سیارە زۆر کڕیوە چەند سیارە زۆر کڕیوە ئیشەکەی نێڵاوە ئەوەتی ئەم کاگامانجوو ئەو برایەت کاگومێت حاجومێت ئیشەکان نێڵاوە لەم بۆ پێش بۆ بەندەرە ڕۆشتی باش بوو کرێکە و باش بوو ئستاکێ کرێکەکەی ئێمەڵە 45 دلارە بۆ ئێرانەکان 45 دلارە تەنی دەرینیانە بۆ ئێمە چەند مانگە تۆ بارە نەبردووە لە پێش هەڵبژاردنەکەی ئێمە لە ماڵۆین بارمان نەبردووە هەر ڕۆژی بە بیانیە گەڵێن بار نییە هادین مانگێ لەمەوە پێشگرت بوونەوە مانگەرودیان
کرێ ئێوە لەگەڵ ئێرانیا ئەبێ $10 فەرق بێت $10ەکە 10 ڕۆژ بوو 15 ڕۆژ دوای ئەو دیانوەڵاگە بار نییە تەواو بار نەما بۆ عێراقی ئیسا گەنە لێرا بۆ عێراقیگالە $40 و $50 بەخشیش بۆ ئێرانی هەر 40 منە بێ حەوەرەقە لە مەرزا بیمە و پەروانە بم ئێرانەکەی $50 یعنی بەڕازی نابێ لەگەڵەوە فەرقم بێ وتیان ئەبێ $10 $15 دان هەبێت ئەی تۆ دەوڵاتی من ئایکاکە ماقول لە وڵاتەکەی خۆما خێر و بێری ئەم وڵاتە نێڵی من خۆم یعنی حەماڵەکەشم بێڕەوا نابینی ئێوە چەند شۆفێرن لێرە ئێمە لە سنووری سلێمانی و شارەزور و پێنجێ نازیاو لە 600 بۆ 700 سیارین تانکەر بەڵێ هەمومان بێ ئیشکەوتی نەیسە لە ماڵەوە زۆر سپاسەکەم بەڵێ ئەمان شۆفێری ئەو تەنکەرانن کە باری سوتەمەنی دەبن بۆ ئێران کە وەک باسی دەکەن کە هەندێکشان نزیکەی 2 مانگە هیچ بارێشان نەبووە ئەمە وای کردو کە بژێوی ژیانیان نەمێنێ بەهۆی ئەوەی کە ئەو شۆفێرانی کە خەڵکی ئێران و لە ئێرانەوە دێن نرخی بارکردنی هەر تۆنێک لە سوتەمەنیان هەرزانترە لە چاو ئەوانەی کە خەڵکی عێراقن و کوردن بۆیە وای کردو کە کار و کەسابەتی ئەوان لێرەدا کەم بێتەوە و یاخود بە هیچ شێوەیەک باریشان پێ نەکرێت.